خراپترین بوجە کە نووسرا بێت ئەم بوجەیە کە لە 2010 نووسراوە بەهۆی هەندێک فاکتەرەوە. گرنگترین فاکتەریان بریتیە لەوەی ڕێژەی لە ساحەڤە کە ئیتیفاقێکی سیاسی بووە، دوایی بووەتە عورفێکی قانونی. ئەم عورفە قانونیە لە ساڵی 2005 لەسەر ئەساسی ئەوەی ئایا هەرێمی کوردستان ڕێژەی چەندێک لە هاوڵاتیانی عێراق پێک دێنێ. کورد باسییان لەوە کردووە کە 25% خەڵکی عێراقن، عێراقێکیان وتویانە لە 12 زیاتر نین، بۆیە گەیشتونەتە ئیتیفاقێک لە 70 بنرێ، بەڵام ئیحسای سوکانی بکرێ، واتە سەرژمێر بکرێت، دوایی تەحدیدی ئەم بڕە بکرێ. لەبەرەوەی تا ئێستا ئیحسای سوکانی نەکراوەوە، کورد بەرپرس نییە لە نەکردنی سەرژمێری، بۆیە ئێستا جۆرێکە لە ستەمکردن لە هەرێمی کوردستان کە لە پشتی لە ساحەڤە کەم بکرێتەوە بۆ لە 112 لە کاتێکە ئەو لە 112 بە کۆمەڵێک کۆتوبند گیر کراوە یا چوارچێوە دراوە کە زەحمەتە هەرێمی کوردستان بتوانێت لە چوارچێوەی پرۆژەی یاسای بوجە مافە دارایەکان شایستە دارایەکانی خۆی بەدەست بێنێ. بۆیە تاکە چارەسەر بۆ ئێمەی نوێنەرانی کورد لە بەغدا ئەوەیە یاخود بەشداری نەکەین لە پرۆژە یاساکە کە نیساب تێک بدەین کە ئەتوانین چەند کۆبوونەوەیەک نیساب تێک بدەین، یاخود کە لە نیساب تێکدان نەمانتوانین، چونکە ژمارەی پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی بەغدا 62 کەسن لە 328 کەس کە هەمیشە زۆرینەیان پێدابین ئەکرێ. بۆیە زەحمەتە لە ڕێگەی شکاندنی نیسابەوە ڕێ بگرین لەم یاسایە. خاڵی دووەمیان لە ڕێگەی دانوستانەوە سەنگی کورد لە ئێستادا سەنگێکی لاوازە، هێزە کوردیەکان پەرتەوازن، بۆیە دانوستانکردن لە کاتی لاوازیە ناتوانی مافی تەواو بەدەست خۆت بێنی. لە بەرامبەردا عەبادی و هێزە عێراقیەکان لە ئێستادا غرورێکی زیاد لە حەد گرتوونی، بۆیە ترسمان هەیە ئەم غرورە سەر بکێشێ بۆ هەندێشتی هەڵەشەیی کە لەناو موازنە بەدیمان کردووە. خاڵی سێهەمیان کە ئێمە ئەتوانین پەنای بۆ بەرین لە ڕێگەی دۆستەکانمانەوە، اینجا ئەوە دۆستی بیانی بن یا دۆستی ئەقلیمی بن. لە ڕاستیا مەسئلەی ڕیفراندۆمیش مەسئلەی دۆستەکانی لێ نیگەران کردوین، بۆیە ئەگەر جیهەتێکی محاید بە تایبەتی UN یاخود هێزە ئەمریکی و بریتانیەکان نەبنە نێوەندگیر لە نێوان کورد و عێراقا، ئەوە زەحمەتە لە ئەم ساڵدا پشکی هەرێمی کوردستان وەک خۆی دەست بکەوێت. ئەوەی من بیستم لە هێزە شیعیەکان هەموویان متفقن لەسەر 12.67، بۆیە ئەم خاڵە بە خاڵێکی جەوهەری دانرێ کە ئەبێ دانوستانی لەسەر بکرێت. سەبارەت بەوەی کەوا لە ناو پرۆژە یاساکە لە ڕووی تێکستۆ لەو پرۆژە یاسانە چێت لە 2005 حتا 2017، بەڵام گۆڕانکاری گەورە لە ناو تێکستەکانە کە کرابێت لە هەر شوێنێک وشەی ئەقلیم کوردستان هاتبێ محافەزاتێکیان بۆ زیاد کردووە. اینجا ئەگەر نووسرابێ حکوومەت ئەقلیم کوردستان، نووسراوە حکوومەت محافظات ئەقلیم کوردستان، اینجا ئەگەر نووسرابێ ئەقلیم کوردستان، نووسراوە محافظات ئەقلیم کوردستان. ئەمەش ئاماژەیەکی خەتەرناکمان پێدا کە عێراق ئەیەوێ سیستەمی هەرێم وەکو هەرێمێکی سیاسی، هەرێمێکی ئیداری، تا ئەندازەیەک هەرێمێکی ئابووری، ئەمە هەڵوەشێنێتەوە مامەڵە لەگەڵ پارێزگاکانە بکار. لەو پێش مامەڵە کراوە لەگەڵ پارێزگاکانە، بۆ نمونە لە تەنمەی ئەقالیما کراوە، لە دەرمانە کراوە، لە پارەی خۆراکە کراوە، بەڵام وەک ئەوەی ئێستا لە چوارچێوەی موازنەدانراوە هیچ کاتێک بەو شێوەیە حکوومەتی ئیتیحادی هەوڵی نەداوە چوارچێوە دەستوریەکەی هەرێم هەڵوەشێنێتەوە. خاڵی سێهەمیان دیوانی ڕقابەی مالیە. دیوانی ڕقابەی مالی کە زۆر گرنگە کار بکرێ بۆ ئەو موسساتانەی هەیە لە هەرێمی کوردستان، چ پەرلەمانی کوردستان بێ، چ موسسەی تەشریعیمانەکات، چ موسسەی تەنفیزیمان کە حکوومەتە، چ موسسەی قەزایی، چ موسسانەی سەر بە ئەمانن. بۆ نمونە هەموو موازنەکان لە 2005 هەتا 2017 کە باسی دیوانی ڕقابەی مالیەکە، یا ئەڵێ بالتەنسیق مع دیوان ڕقابة المالية للإقليم واتە بە هەماهەنگی، یا ئەڵێ بە ئیتیفاق یان ڕێکەوتن. لە ئەم ساڵدا باس لە دیوانی چاودێری هەرێمی کوردستان ناکە، واتە حکوومەتی ئیتیحادی ئەیەوێت لە ڕێگەی دیوانی ڕقابەی مالی خۆیەوە چاودێری هەموو خەرجیەکان و هەموو داهاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان